تا نەوەدەکانی سەدەی ڕابردوو یەکێک لە ڕەمزە دیارەکانی شاری کەرکووک چەمی خاسە بوو، بەڵام بەهۆی دیاردەکانی بە بیابانبوون و گۆڕانی کەش و هەوا ئاوی چەمەکە وشکی کردو لە ئێستادا کاریگەریە نەرێنەکانی بەڕوونی هەست پێ دەکرێت. کە بەنداوەکە دروست بوو ئەو ئاوە بۆ ئەوەی قەتیز بێ لە ناو بەنداوەکەیە، ئێستا بڕێکی زۆر کەمی شۆڕ دەبێتە خوارەوە ئەگاتە ئەم سنوورەی ئێمە، ئەو یەکێکە لەو هۆکارانە. ئومێدمان وایە پرۆژەی بەنداوەکە چارەسەر بکرێت و ئەم چەمەشپاک بکرێتەوە و ببێتە شوێنێک تەنانەت هەلی کاریش بێت بۆ گەنجان لەمبەر و لەوبەری چەمی خاسە، کۆمەڵێک شوێنی جوان دروست بکرێت بۆ گەشتیاران، بۆ ئەو گەنجانەی کە پێویستیان بە دەرفەتی هەلی کارە لێرەدا بتوانن بژێوی ژیانی خۆیان بەدەست بێنن. بە درێژایی 16 کیلۆمەتر چەمەکە شاری کەرکووکی کردووە بە دوو بەشەوە. لە ساڵی 2011 لە داهاتی پترۆدۆلار بڕیاری نۆژەکردنەوەی چەمەکە درا. بەڕێوەبەری سەرچاوە ئاویەکانی کەرکووک ڕادەگەیەنێت 10 کیلۆمەتر سەر ڕێگای چەمەکە قیتاو کراوە، بەڵام تا ئێستا نەتوانراوە ئاو بۆ ناو چەمەکە بگەڕێنرێتەوە. ئەیتەبان هەر شوێنەکە خراپ بێ مێژومەگەزی دەبێت. سەگ لە هەموو شوێنە زۆر، لە هەموو شارەکان زۆرە، سەگ بە ڕێژەیەکی زۆر لە هەموو شوێنە زیادی کردو. خۆی دەبێت شتەکە ئەوێ پڕ بێ ئەنجاکە حکوومەتش ئەو کاتە بتوانێت بیکاتەوە و ئاو دەبێت. یاخە گیراوەتەوە بۆ ئەوەیە کە سبینێ ئەو ئاوە زیادکە و زەرعاتش پێشکەوتو بێ و سیاحەش پێشکەوتو بێ، بەس ئاوەکە هێشتاکە بە قەدەری ئەوە نەبووە کە بتوانن بەریدەنەوە و بەو شێوەیە بێت. ئێستا وردەوردە پاچیان کردەوە ڕەوای خەریکی بن و ئیتر خزمەتگوزاری ئینشاءڵڵا بە پێ و مەرحەلەی خۆی ئینشاءڵڵا زیادە. لە باکوور و ڕۆژهەڵاتی چەمی خاسە بەنداوێک دروست کراوە. لە ئێستادا چاوەڕوان دەکرێت چەمەکە بە تەواوی پاکش بکرێتەوە و ئامادە بکرێت بۆ لە خۆگرتنی ئاو، بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە ناوچەکە بۆ گەشتیاری بگۆڕن، بەڵام تا ئێستا ئەم هەوڵانە نەبوونەتە کردار. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.